وأفرمي پیغمبر عليه الصلاة والسلام ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة ولا ينظر إليهم ولا يزكيهم ولهم عذاب أليم. قال شيخ زان پیاوێکی پیر بچێ زینا بکە ئەم حکمانەی بەرەکەوێ نە خوددا قسەی لەگەڵەکە نە سەیری ئەکا نە پاکی ئەکاتەوە و عەزابێکی قورسی هەیە. کەسێک چۆتە ناو ساڵەوە خەریکی زیناکردنە. دووهەم ومەلیکون کەذاب کەسێکی دەسەڵاتدار درۆزن بێت. تۆ دەسەڵاتداری چی پێویستیت بە درۆیە؟ خەڵک دێ لە بەردەست درۆکە تو بۆ درۆکەی. گەنجێک ئەگەر زینا بکە ئەلێن شەهوەتی پڕە و بەقەوەتە بەس تۆ ئەختیاری تازە بە دوای زینای چی ئاکەوی؟ قال وعائل مستكبر کەسێک فەقیر بێت متەکەبیر بێت. قال التواضع كلها حسن وللأغنياء أحسن. تواضع هەمووی جوانە بەس بۆ ئینسانی دەوڵەمەند جوانترە. دەوڵەمەند بێ و متواضع بێت متەکەبیر نەبێت. والكبر قبيح كله تكبر هەمووی ناشرینە بەڵام لە ئینسانی فەقیرە ناشرینترە. تۆ فەقیری تەکەبر بە چی ئاکەی؟ کابرا دەوڵەمەندە وتمان سەیارەی و ماڵی و چی و تەکەبورەکە تۆ هیچت نییە. تەکەبر بە چی وەکەی؟ ئەوە قەبیحترە. ئینسان ئاگای لە خۆی بێ ئاگای لە ئەسڵەکەی بێ کە لە خۆڵ دروست کراوە.